بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم خۆشەویستانی مهرەبانی. لەو ڤیدیۆ کورتەدا دەمەوێتن چەند زانیاریەکی پڕبەسوود بە ئێوەی خۆشەویست بگەێنم. خۆشەویستان، لەبەر چاوڕوونی جەنابتان هەموو کەسێک دەتوانێت بەشداری بکە، بە دوو شێوازەتانی بەشداری بکە، یا وەکو دەتانی بە وەکو خێرخوازێک ببیتە مشارێک لەو خستەخانەی، یا وەکو وەبەرمهێنێک دەبیتە مشارێک لەو خستەخانەی. ئەوەی کە دەبیتە خێرخواز پارەکەی تەسلیمی ئەمە دەکاتن و ئەمە دەبینە لێپرسراوی بەشی خێری هەژاران و دەبینە پارێزگەری ئەو بەشەیە، لەوانش کە لە 6 سنف بەکاردێتەوە بە پەیڕۆ و پرۆگرامی میهرەبانی کە دانرایە. خۆشەویستان، لە پارە خێریەکەی دەتانی بە 1000 دیناری مشارک بکەیت، دەتانی بە 5 بە 10 بە وەرەقەک بە 2 وەرەقە بە 10 وەرەقە، ئەگەر دەتانن بە 20 کەس بە 30 کەس بێن مشارک بکەن، دەتانی بە بڕەپارەیەکی کەم بێ لێ بکانەوە لەرەگەی حساباتەوە یەکسەر دەرن کۆمەڵە خێرخواز بووە خاوەنی ئەو پشکەیە. ئەو بەشێکیان. بەشێکی تریان وەکو وەبەرمهێن مشارک دەبی، سەهمەکی ئیستیسماری دەکڕی. خۆشەویستان، کۆی گشتی پرۆژەی میهرەبانی 7500 پشکە، یعنی لە ڕقەمێکی دەست پێ دەکاتن هەتاوەکو 7500. بەڵام ئەو 7500ەیە 6000 دەفرۆشرێتن. 1500 پشک لە سەرەتادا دامان ناوەکو سندوقی میهرەبانی بەشداریکردنەکە لەناو پرۆژەکەی دەبیتن. یەکەمین جار دەبی تەواو تێبگەی، لۆتمون دەکرێتەوە پەیڕۆ پرۆگرامەکە تێدەگەێنرێتن، پاشانەکە دێ عەقدی دەکەی، عەقدەکەی لەگەرە من دەکەی، پاشان دەچێکن حیساباتی لەکن محاسبی پارە دەدرێت. پارەکان دەبی لە ڕێگەی محاسبیۆبی هەمووش بە وەسڵ بیتن، ڕقەمی وەسڵەکەی هێدوایە کە ئەو پارێ داخلی بانقی دەکرێت، دەچێتە ناو سیستمێکی شەفافی دارایی. کاتێک گرێبەستی کڕینی پشتی میهرەبانی دێتە بەشی ژمێریاری، ئێمە لێکوانە پارەکانیان لێ وەردەگرین لە خاوەن پشکەکان بە وەسڵ قەبز. دواتر هەفتانە پارەکان بە ناوی خاوەن پشکەکان داخلی بانقی بەرەکەی دەکرێت. میهرەبانی کۆمەڵە کەسانی لێزان بینایەکان دروست کرد، کۆمەڵە کەسانی ئیداری پرۆفیشنەڵ ئیدارەی خستەخانەکەی دەکەن.